خۆشەویستان کۆتا ستۆری کاکەوریا لە مۆبایلەکەیدا خۆزگە من نەمناسیایە کۆتا ستۆری لە مۆبایلەکەیدا سەعات 5:30 نووسرا بوو مردن کات و ساتی بۆ نییە مۆبایلەکەی وریا حەمەکەریم پێشگیاز لە دەستدانی بە چەند خولەکێک مامۆستایەک وتار ئەدا بەڵام ڕسمی کاکەوریا لەسەر شاشەکە ئەبێ کاتێک گوێ لەم وتارە ئەگرێ پێشگیان لە دەستدانی ئەڵێ مامۆستای بەڕێزەکە جا سیفەتێکی ئەم پیاوە بەڕێزە ئەم ڕۆژنامە نووسە حەیفە بە هەموو کەس بڵێ ڕۆژنامە نووس زۆر جا تەلەفۆنی بۆ ئێمە کرد مامۆستایانی ئاینی تا میهنە و کارەکەی لەگەڵ شەرعا یەکلایی بێتەوە و لە هەم ڕێڕووی قانون و یاسا شەوەڕەچاوی ئەکرد زۆربەی جار پرسیاری ئەکرد لێ ئێمە مامۆستای بەڕێز لە ڕووی شەرعەوە ئەمە چۆنە هەستی خەڵک بریندارکەی و لە ڕووی قانونی شەوە پرسیاری ئەکرد بۆیە ڕۆژنامە نووسێکی وریا و چالاک و دەم بەخەندە بوو